بەناوی خی گەورە میهرەبان سڵاوتان لێوی بەڕێزان زۆر زار پرسیارمان لێ دەکرێت بە ڕێگەی تەلەفۆنیان لە ڕێگەی کۆمنت ئەو ڕێکەوتنێکەوە سێقۆڵی کراوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی سوودانی و کۆمپانیا بیانیەکان ئەپیکۆر ئەوە بە شێوەیەکی کاتیە بەڕاستی ئەوە دەتوانین بڵێن وتەبێژە چەنە بازەکەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دوای ئەوەی کەوە لە هەموو ڕوویەک شکستیان هینایە ئێستا دەیانێ وەکو قمارچیەکەی کاتێک دەدۆڕێن بڵێن دۆڕانەکەمان ئەوەیەکەوە ڕێکەوتن نەکراوە یان ڕێکەوتنەکە کاتیە خۆی بەڕاستی ڕێکەوتنەکە کاتی نییە و ئەمریکا و عێراق بە هیچ شوێک ڕازی نینە بۆ چەند مانگێک نەوتی هەرێمی کوردستان بچێتەوە دواتر دیسان قفڵ بدرێتەوە ئەو بابەتە بە تەواوی تەسلیمی عێراق کراوە و لەژێر فشاری ئەمریکا و ئیشە کراوە بۆیە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناتوان خۆیان لە دەربێن بەڵێ ڕێکەوتنەکە کاتیە بۆی کەوە دەبێت لە بودجەی ساڵی داهاتوو 2026 جۆرە شێوازێکی ئیتیفاق لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بکرێت و پەرلەمانی داهاتوو دەتوانێت شێوازی ڕێکەوتنەکان بگۆڕێت بەڵام ئەوەی کەوە سابتە و ناگۆڕدرێت نەوتی هەرێمی کوردستان دەڕوات و لە دەستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەرهێنراوە هەروەکو ئەوڕۆ وەزیری نەوتی عێراقی حەیان عەبدولغەنی زۆر بە ڕاشکاوانە وتی ئەوە فرۆشتنی نەوت نییە بەڵکو و ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستانە بۆیە ئەو شتانێکەوە دەگوترێ خۆی زۆر زاران کاتێک قمارچی دەدۆڕێنێ دەڵێ وڵا ڕێکەوتنەکە کاتیە ئەوەی کردویانە پێشتر دەسەڵاتدارانی هەرێم قمار بووە و قماریش بە بژێوی خەڵک بووە بە داهاتووی خەڵک بووە بە ژیانی خەڵک بووە بەڵام لەمە دووە ئیشاڵڵا ئەو کۆتایی دێت و ناتوانن وەکو جاران ئەو قمارە بکەن لەسەر ژیان و بژێوی خەڵکی کوردستان حاڵش ترکەوە زۆر گرنگە ئەوەیەکەوە دەبێت لەمە دووە کار بۆ بودجەی 2026 بکرێ پەرلەمانی عێراق چالاک بکرێ و خەڵکانێک بچێنکەوە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان بێ و ئەوەی کەوا لە ڕابردوو ڕوویداوە نەوتی هەرێمی کوردستان هەڕاست کراوە فرۆشراوە بە قاچاق هەروەکو ئەو سیارە بێسەرەتایانەیان ئەو سیارەت زراوانەیە کەوا ئەگەر نرخی ڕاستەقینەی خۆی 2 دەفتەر بێ لە بازار بەڵام خاوەن سیارە دزرایەکە بە 50 وەرەقە بە 6 وەرەقە دەیفرۆشێ بەڕاستی نەوتی هەرێمی کوردستانیش نەوتێکی دزراو بوو قاچاق بوو و کۆمپانیا محتەرەمەکان دەوڵەتان کەم وابووکەوە خۆیان لە ئاقاری دەن و بیکردن و بەو نرخێکەوە هەیە لە جیهاندا و لە بە نرخی سۆمۆی عێراقی بۆیە لەمەودا نەوتی هەرێمی کوردستان بە نرخی سۆمۆ دەفرۆشرێ و ئەوەی ئێمە لێکمان داوەتەوە بەو شێوازە و بەو ڕتمە بڕۆن بێگومان لە ساڵی داهاتوو نەوتی هەرێمی کوردستان دەگاتە ئاستی نەوتی عێراق وەکو نرخ و دەتواندرێ لە ڕێی نەوتی هەرێمی کوردستان تەنها فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان موچە خۆرانی گشت هەرێمی کوردستان بدرێت کەوا نزیکەی تریلیۆنێک دینارە و دەتواندرێت نزیکەی تریلیۆنێک دیناریش مانگانە بۆ پرۆژە استراتیجیەکان و بۆ خەرجی وەزارەتەکان دابین بکرێ بۆیە بەڕاستی ئەو ڕێکەوتنە ئەو فشارەی ئەمریکا لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراق وای کردکەوە نەوتی هەرێمی کوردستان بێتەوە بازاری جیهانی و نرخی ڕاستەقینەی خۆی بفرۆشرێ بە نرخی سۆمۆ و ڕاستەوخۆ خەڵکی هەرێمی کوردستان تێدا سوودمەند بن و دەتواندرێ نەک تەنها موچەی بە تەواوی دابین بکرێ بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان بەڵکو مانجی تریلیۆنێک دیناریش بۆ پرۆژە استراتیجیەکان و بۆ خەرجی وەزارەتەکان دابین بکرێ بۆیە پێم گرنگ بۆ ئەو دوو خاڵە چکە پرسیارێکی زۆرمان بۆ دێ کەوا تاوتێمان کرد و حەزم کردکەوە لەگەڵ جەنابتان باسی بکەین و سوپاستان دەکەین.